هەڵساین بە لابردنی پەردە لە ڕووی پەیکەری بەڕێز مستەفا مەجید خەزنەدار بۆ ئەوەی ڕێز و سوپاسی خۆمان بگەێنین بەرامبەر بە جوهدی 47 ساڵەی ئەو کە لە بواری تاپۆ و دانانی ڕێسا و یاساکانی سەبارەت بە تاپۆ و بە ئیستیملاک و ئیستیبدال و ئیفراز و هەموو بابەتەکانی تاپۆیی کە هیچیانی بەجێ نەهێشتووە سێبەرێک و ڕۆشنایەکی گەورەی هەبووە لەسەر خزمەتی وڵاتەکە سەرانسەر. خۆشحاڵم کە لە بۆنەیەکی وایە شەرەفی ئەوم پێبەخشرا کە پەیکەری کەسایەتێکی دیار تاپۆی سلێمانی بکەم کە پەیکەری مستەفا مەجیدە. ئەم شەرەفەش لەلایەن بەڕێز کاکزایری کەریمەڕەش و لەگەڵ بەڕێز ئیدارەی تاپۆی یەکی سلێمانیەوە پێبەخشرا. دانانی پەیکەری مامۆستا تەنها ڕەمزێکە، تەنها هێمایەکە بۆی هەموو خوێندکارەکانمان سەرجەم ئەوانەی کە لە خوێندن و خوێندەواریان لا گرنگە ڕێچکەی مامۆستا بەرنێن ببێتە ئاماژەیەکی گرنگ بۆ ئەوەی کە ئێمە ئەوەی کە ژیانمان ڕووناگەکاتەوە، ئەوەی کە ئەبێتە ڕێنیشاندەرمان بۆ ئێستا و بۆ داهاتوومان تەنها خوێندن و خوێندەواریە. ئێمە شانازیەکەین کە هەموو کارەکانمان لە خزمەتی خەڵکی کوردستان نایە، شانازیەکەین کە کەسایەتێکمان هەیە بە ناوی دکتۆر تاها ڕەسوول کە سەرجەم هەموو کارەکان کەم کۆمەلگایە جێبەجێیەکە ئەو پشگیریە کات و سپۆنسەری سەرەکیمانە. هیواداریم بتوانین لە داهاتوودا هەموو کەسایەتیانەی کە خزمەتکار بوون لە پێناو کوردستانە ئێمە بتوانین ڕێز لە نانیان بکەین و پەیکەری تایبەتیان بۆ دروستکەین. شهرستان کامیاران بالغ بر 5000 هکتار سطح باغاتی است و این سطح حدود 355 هکتار باغات ب که 150 هکتار واپایا به صد زیویه ترایبی هنوز به بره برداری نگیه، ولی 205 هکتار و دهستان گاورود سایر روستاها به خصوص روستای تا سرچی هندیمان و فارس‌آباد که و این مقدار 2800 تن سالیانه برداشته محصول بهمان است. هر به صلاح چندانی داگری به محصول به تو اقلیم کانه قابل توسعه و گسترشه. اما درخواست که که مردم با توجه به که میوه که هم به اصطلاح آفت و بیماری کم هم پرورشی راحت تر هم وقت لنظر اقتصادی و مخرون به صرف است، چون واقعا لتوا محصولات محصولات داندار خیلی نظر قیمت و فرح بانو.